ناو یادی خوای گەورە سڵاوی خەڵکی ئیران دەکەین بۆ تەواوی میلەتی کوردستان. ئێمە پاسکەسوارانی شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانین. دۆ ڕۆژە بەڕێککەوتین ئیستا ئەم ڕۆژ لەسەر سنوور سەرحدودی باشمەخ و بەڕێککەوتین بۆ شاری یادی کیمیابارانی شاری هەڵەبجە سەردانی شەیدانی هەڵەبجە. چەند کەسن و ئامانشتان لەم هاتنەتان چییە؟ ئیمە هەو نەفەرین هەف نەفەر پاسکیل سوارین بۆ یادی کیمیابارانی شاری هەڵەبجە سەردانی شەیدانی هەڵەبجە بەڕێککەوتین بۆ شاری هەڵەبجە. یەکەم جارتانە دێنە ئێرە یاخود جارانی کەشاتون پێشتر؟ ئێستا ئەم دەفە سری دووممانە هاتینە بوو بەردەم مۆنومنتی شاری هەڵەبجە. لە کرماشان هاتیمان بوو هەڵەبجە ئەدای احترام کەیم و شوهدای بۆمباران شیمیای هەڵەبجە. چون سەردانی شوێنەکان دیکەشەکەن یا چەندێک لە هەڵەبجە ئەمێننەوە؟ ئێمە ئەمڕۆژ هاتیمان یەشە و لە هەڵەبجە مێنیمان بازیە ڕۆژ ئەچین بوو کرماشان فقط یەشە و مینیم. لە کاتی هاتنتان بۆ ئێرە چەند ڕۆژتان پێچوو؟ ئێمە دووەکە هاتیمان یەشە و ناوڕێ بیمان یەشە و لە مەریوان بیمان ئەمڕۆژ بەیان و بایسیکەڵ هاتیمان.